ماوەی چەند ساڵێکە بۆتە دیاردە خەڵکی لەم سەربانە مەسەرەن دوای عەسراوە کاتێکە باتە سەرسێرەکەی پڕێکا لە پاشماوەی خۆراک و با بڵێن شوشەی ئەنواوەشکاڵ خواردنەوە و بەداخەوە سەرەڕایەوەش هەمووی شکێنراوە. ئەمە چەند هۆکارێکیە. یەک هۆکارەکەی ئەوەیە کە یەکەم شت خەڵک با بڵێن شوێنەکە ئاوڕی لێ نەدراوەتەوە، بەڵام من ئەبینم ماوەیە کە پاکەکرێتەوە. چەند برادێک لە ئەو گروپانەی کە ژینگە دۆسن هەستین بە پاکردنەوەی ئەم شوێنە، بەڵام ئەوە ئیسا دوای 2 ڕۆژ نابە سێرەکەی نەفسی بابەت هەم وەکو خۆی وێران بۆ تو. ئەجا داواکارم هۆکارەکە یەکێ لە هۆکارەکانەوەیە کە وەکوتم شوێنەکە یەک حاوێ بۆ دانراوە، حاوێکش باڵێن شکاوە، دوای ئەمە دەواازەی شارە، ینی دەواازەی شار دایمە پاکە و ئەڕازێنێتەوە بە گوڵ بەدار بە درەخت. سێرەکەی لێرە نووسراویان کردووە، ئەم هەنێ لایەنات و نووسراویان کردووە. بێگوێدانە ئەوەی باسی ژینگەت کردووە کاگە حاوێدانە، باسی ژینگەت کردووە دار بنێژە لێرە، باسی ژینگەتوە چەند حاوێ لەو سەرۆدانە بۆی ئەوە بەشێکەوێتە بەڕاستی نزیک زانکۆی گەرمیانیشە حەقا ئەوانی شاوڕێکی لێ بدەنەوە، وەکو زانکۆ نەشیاوە تۆ دەوروبەری زانکۆکەت بەو شێوە سێرەکەی هەمووی بوتڵ و شوشە و پاشماوەی خۆراک و قاز و ئەم شتانە بێ. بەداخەوە بۆ ماوەی چەندین ساڵە بەرزایەکانی بەردەسوور کە دەواازەی شاری کەلارە شوێنێکی زۆر خۆش و ستاتیژی ئەتوانی ینی بیکەی بە باخچەیەکی خنجیلانە. من بۆ خۆم چەند جارێک و تاک داوام کردو بکرێ بە باخچەیەک زۆر شتەکە ئاسانیشە، چونکە مەشروعی ئاوی بە تەنیشتاتیە پەڕی ئەتوانێت ئاو بدرێ لەلایەن شارەوانی و تەنها باخەوانێک 2 باخەوانی پێویستە، بەڵام بەداخەوە تا ئێستا گوێ لەو پێشنیارەمان نەگیراوە. هۆکاری زیاتر پیسبوونی ئەمەش 2 لایەن بەخۆیەکرێتەوە. یەکەم لایانی پەیوەندیدار هەم کەم تەرخەمە هەم لەلایەن هاوڵاتیانیشەوە کەم تەرخەمەکەی هاوڵاتیانەوەی کە تۆ لە شوێنێکە دادەنیشی بۆچی شوێنی خۆت پاکۆ ناکەیتەوە. ینی گەشتیاری وە هەیە لە سەفرەیەکە بای یەک گەڵا خواردن و خواردەمەنی وا لەگەڵ خۆیان، بەڵام ئامادە نییە کیسێکی علاگە بکڕێ بە 1000 دینار شوێنی خۆی پاکۆکاتەوە. بەم شێوەیە زۆر شتێکی ناشارستانیە بە تایبەتی لە تەنیشتی دەستگایەکی وەکو زانکۆ بەم شێوە خەڵک تێپەڕێ ئەو هەموو مادە کوحولی و شیشە و زبل و خۆڵ و خاشاکە لەسەر ئەو تەنیشتی زانکۆی گەرمانەکەی ئەمە شتێکی ناشرینە بۆ عام بۆ هەموو شارەکەشمان. سەبارەت بە ئەو پاشماوانەی کە لە بەرزایەکانی بەردەسوور یا لە دەواازەی شار فڕێ ئەدرێ بەهۆی چوونە دەرەوەی هاوڵاتیانەیە بەهۆی سەفرکردن و ئەوانە نەبوونی حاوێ چەند جارێک حاوێدانراوە، حاوێ پلاسیک دانراوە بۆ نەسووتێنراوە، یاخود حاوێ ئاسندانراوە زۆر جار خۆڵ و خاشاکەکانیان هەرتێ نەکردو لە چواردەوریا فڕیانداوە. ئێمە هەفتانە ڕۆژێک هەڵمەتی پاکردنەوەکەین لە ڕێگەی تیمەکانەوە بۆ ئەو شوێنانە پاکی ئەەکەینەوە. سەبارەت بەوەی کە تا ئێستا نەکراوەتە باخچەیەکی نمونەیی دیارە قەیرانی دارایی ڕێگر بۆ لە بەردەم زۆر لە پرۆژەکان. پلانی شارەوانیە کە ئەوێ باخچەیەکی ڕازاوە شوێنێکی حەوانەوەی جوانی تێدا دروست بکرێ و ئەو کاتە خزمەت گوزارێکی باشتری تیادا سەبەرەکرێت و خۆڵ و خاشاکەکانی باشتر پاکەکرێتەوە. بەڵام لە ئێستادا تەنها ئەوە کرێت کە هەفتانە پاکەکرێتەوە لەو شوێنانە و ئێمە هەوڵەدەین بۆ لەمە دووە لە جاتیەوە هەفتەی ڕۆژێک هەڵمەتی پاکردنەوەی بۆ بکەین، زیادی بکەین، چونکە وەرزەکە وەرزی بەهار و زیاتر هاوڵاتیانەچنە دەرەوە بۆ ئەوەی بەو شێوە سیمایەکی لەو شێوە نەدات. ئێمە پێشتر داهاتی شارەوانیشمان بەکارە هێنا، لە ماوەی ساڵی ڕابردووە نەمانتوانی ئەو داهاتە بەکار بێنین. لەوێ ئەگەر شتێکی جوان کەی پێویستی بە بودجەیەکی زۆرترە ڕەنگە نتوانێت لە داهات تۆ بتوانانی شتێکی جوان دروستکە لەوێ ناتوانێت لە بەرەوە دەواازەی شارە لەوێ پرۆژەیەکی کرچ و کاڵی تا دروست بکەیت، ئەبێ پرۆژەیەکی کامل بێ لەو شوێنە دروستی بکەین. وەکو باسم کە قەیرانی دارایی ڕێگرە و ئومێدەکەین لە داهاتووە بتوانین باخچەیەکی ڕازاوە شوێنێکی حەوانەوەی جوان لەو شوێنە دروست بکەین.